بله ئەوە دیمەنن لە تەورێزی بوون کۆ بەلاو بوونە لێ ئەمێنێک لەسەر وێ مژارێ بسەک یعنیوان ێرشانە ئەمێنێک بسەک بزانن شرۆبە لە نافخۆیە ئیرانی بچاوەکینە دکتۆر سیامەک بەهرامی پسپۆری زانستی سیاسی لە کرماشانی گەلمەیە کاک سیامەک دەما باش خەڵکە ئیرانێ یان هەتا بێژن حکوومەتە ئیرانی بەخۆ چاوەڕێ دکرد کۆ ێرشێک ئەو قاسی زوو دەست پێ بکات لەگەڵ وێیەکێک و گوتوبێژی جیهانن سڵاو بۆ ئێوە و بینەرانی خۆشەویستی ڕوودا و ئەو شتێکی ئێمە بینیمان نە پێم وانەیە نە ئێران نە مردمی ئێران بەم زوویە چاوەڕێی ئەو بردمانانەیە بکردایە ئەو شتێک لە ناو ئێرانە بوو وا بوو کە دوای ئەوە کە نشستی عمان بەرگوزار بێ ئەگەر نشستەکە بە سەرنجەرەنجامێک نەگەیە ئەو وەختە شاید ئێمە ماتڵ بین کە ئەم حمەڵاتە اتفاق بکەفێ ولی ئەم بردمانانە اتفاق بکەفێ ولی ئەو جۆرێکی بینیمان ئیسرائیلیەکان ئێرانیەکان یان مردمی ئێرانیان دووچاری شوک کردووە بەو حمەڵاتە کە لە کاتێکە ئەنجام بووە کە وەک ئەبزارێک وەک ئەهرۆمێک بۆ ئستفادە بکرێ بۆ مزاکرات و بۆ وتوێژەکانی عمان کە ئەگەر وتوێژانێک لە ئایندا اتفاق بکەفێ ئەو جۆرەکە بینیومانە ڕئیسی کۆمیسیۆنی ئەمنی لە ناو پارلمانی ئێران وتوێتی کە ئیتر ئێمە لە ناو وتوێژەکانی عمانە مشارکت ناکەین باشە ولی ئەوە چاوەڕێ نەدەکرا لە ناو ئێرانە کە ئەم حمەڵاتە اتفاق بکەفێ یعنی کەواتە ئێران لە ڕۆژی یەکشەمبە لە دانوستاندنەکاندا وتوپێشەکاندا بەشدار نابێت ئەو جۆرە کە تا ئێستا تەنیا مەقامێکی فەرمی لە ناو ئێرانە باسی ئەو شتێ کردووە شخصێک بووە لە پارلمانی ئێرانە کە بتوێ ئێمە لە وتوێژەکانە بەشدار نابین ولی هەنووز ئەو مەقامەکان شتێکیان دەرە موردە نەوتووە باشە دکتۆر ئەم شەو کرماشان یەکێک لەو شوێنانە بوو کە بووێتە ئارمانجی هێرش باردوقی کرماشان چۆنە کێن دەربوونە کەوتونە بەر ئێرشەکان بەڵێ خۆ ئەو شتێکی ئێمە ئێستا دەیبینین ئیتر عملیاتێکی نظامی ئەمە شەڕێکە ئێمە های لە ناوخۆی شەڕێکا کە لە بینی ئێران و ئیسرائیلا شروع بوو ئەم شەڕەوەکو دەرگیریە قبلیەکان نییە ئیسرائیلیەکان دەیان هەوێ هەر وەکو ئەو جۆرە هەر ئەو ئستراتیژیەکە بۆ حزب الله هەیان بوو بۆ حەماس هەیان بوو لە دەرموردی ئێرانی جا ئیجرای بکەین ئەم شەڕێنە ئەم شەڕە درێژ خاوێنە هەروایە خودی ئیسرائیلیەکان وتویانە تەواو نەبووە دەرموردی بارودۆخی کرماشانی خۆ زندگی لە ناو کرماشانە هەر ئەو ڕەواڵی خۆی هەیە فقط ئەوە دەزانین کە بە اصطلاح فرودگایەک فڕۆکەخانەیەکی کرماشان کە پێی دەڵێن هەوانیروز ناو کرماشانە بردومان کراوە و هەروایە سایتێکی موشکی هەرچەند لەسەری ئێمە قەتعینین ئەم حمەڵاتی چە زیانی جانی هەبووە دکتۆر یا چوار زیانی گیانی تا ئێستا شتێک گزارش نەبووە لە کرماشانە شتێکمان دەرەوە بارە نەبیستەوە لێک هەنوو زێمە ئەو بردمانانە کە کراون خۆزانین بردمانەکان زۆر بوون یانێ ئیسرائیلیەکان نزیکی 100 ئامانجیان بووە لە ناو ئێرانە 200 دانە فڕۆکە ئیسرائیلی حمڵەیان کردووە 300 دانە بە اصطلاح پەرتابەیان بووە و 100 دانە هەدەفیان هین کردووە هەمە هەنووز مشەخص نییە کە ئاماری بە اصطلاح زەخمیەکان و ئەو کەزانە کە کوژراون لە ناو شارەکانی مختلفی ئێرانە چۆنە هەنووز ئێمە ئامارێکی ڕسمیمان دەرەوە بابە نییە ولی ئەو تا ئێستا ئەو شتێکە ئێمە بیستمانە لە ناو کرماشانە غەیر ئەز قەسرە شیرین نەبێ کە یەکێک لە شارۆچکەکانی کرماشانە کێوال ناو مەرزی ئێران و عێراقدا لەوێ سایتێکی موشکی بردومان کراوە پەدافەندی ئێران بردومان کراوە یەک دانە کوشتەی بووە 24 دانە زەخمی ولی ناو خودی شاری کرماشانە خەبەرێکمان نەبیستەوە بۆچی کرماشان بوو هەدەف ینی ناوەندە گرنگەکانی سەربازی لە کرماشان چەنە گرنگ و مهمن کە کرماشانیش بکەوە بەرهێرش هەروای دەزانین ئستراتیژی ئیسرائیلیەکان ئەوەیە کە ئەوەڵ بێت سایدە پەدافەندیەکانی ئێران لێ بدات یعنی ئێران لە لەحاظی ڕاداری و کوێر بکە ئەوەیە یەکسی لەم سایتە ڕاداریانەوانە ناو مەرزاوانە ناو شاری کرماشانەوانە ناو سنا لە خوڕەمەباددا هەمانە ئەمە لایە چەند لایە ساماندەی پەدافەندیمان هەیە لە مەرزی ئێران و لە سنووری ئێران و شروع دەبن تا ناوخۆی ئێران کە ئەمانە بە سوورەتی زەنجیرەوار هاتوون ئەم سامانە پەدافەندیانی ئێرانیانە بردومان کردووە بۆ ئەوە کە نەتوانن موشەکەکان یا هەواپەیماکانی ئیسرائیلی ڕەتگیری بکەن کرماشانی تێوانە دەزانین هەم سایتی موشکی هەیە هەم هەوانیروزی هەیە لە ناو کرماشانە چەندین عملیاتی
ئێران لە کرماشان و ڕووی داوە لە سایتهای موشکیان هەیە پورتابڵن یانێ متحرکن جێبەجێ دەبن و چەندانە سایتی سابتیژی هەیە لەناو کرماشاندا. دکتۆر وەکو ئێوە ئاگاتان لێبێت لە سنەژی هێرش هەبووە؟ ئەو جۆرەکە شنەفتومە لە سنەی شێرشێک کراوە بەڵێ لە سنەی شێرشێک کراوە ئەویش هەر لە ڕاستای ئەو سامانەی پەدافەندی و ڕاداری ئێرانە بووە لە سنەیش لێیانداوە. باشە ئەو شارانێک لە ناو مەرزی ئێراندان ئەم شتە ئەو لەو شارانێک لە ناو مەرزی ئێراندان و بردمان کراون ڕادارەکانی ئێرانیان لێداوە. لە بەعضێ شارە لە ناو سامانە مەرزیەکان وتمان سایتی موشکیشمان هەیە وەکو کرماشان وەکو خڕەماباد ئەو سایتانیجانە لێداوە. وەلێ هەدەفی ئەسلی بۆ بردمانکردنی شارە مەرزیەکان شارە کوردنشینەکان ئەوەیە کە سامانە ڕاداریەکانی ئێران لە کار بکەفن. باشە دکتۆر سیامەک ئێوە وەکە پشتپۆری سیاسی کە شار ئێستا شروع بووە دەستی پێ کردووە بەڵام بڕای ئێوە هیچ ڕێگە هەیە بۆ مەسیری دیپلۆماسی بەردەوام بێت؟ بەڵێ تەماشەکەن شەڕ درێژەدانی دیپلۆماسیە بە جۆرێکی تر ئەمە حل لە زوو ئەمە جملەیەکی زۆر مەشهورەکێ ڕاوێژکارانی سیاسی وتویانە شەڕ درێژەدانی دیپلۆماسیەوە لێ بە ئەبزارێکی تۆ وەختێ ناو توێژ و دیپلۆماسیە دادەنیشی فقط لە زمان استفادە دەکەی وەلێ وەختێک شەڕ شروع دەکەی زمانێکی تر لە ناو دیپلۆماسیا کە لە چەک استفادە دەکەی لە موشک استفادە دەکەی لە فڕۆکە استفادە دەکەی پێم وایە چون حملەکە لە قبل از نشستی عمانی چا اتفاق کەوتووە بۆ ئەوەیەکێ ئێران تحت فشار قرار بگرێ ئێران الان لە چەند لاوە تحت فشار قراری گرتووە یەکێک قەتنامەیەک لە شەورای حکامی ئاژانسی نێودەوڵەتیە بەرعەلەی ئێران تەسویب بووە مکانیزمی ماشە خەریکە بەر ئەساسی ئەو قەتنامە ڕێ دەکەوێتەوە تا 60 ڕۆژی ئایندە و هەروەها وتوێژەکانی عمانمان هەیە ئێران گەرەکیانە ئێران لە مەوزعی زەعفتا قرار بدەن بۆ ئەوەکە ئێران لە ناو مزاکراتە امتیاز بدە ئەگەر ئێران لە ناو مزاکراتە شرکت بکە من قبلەن ئەم ساڵی چمە داوە ئێمە لە ناو تیۆریە نێودەوڵەتیەکانە تیۆریەکمان هەیە بە ناوی تیۆری گەمە یا تیۆری بازیەکە لە ئەم بازیانە بازی بە ئیستلاح گەنجی ترسنۆکە کە هەمانە لە گەنجی ترسنۆکە دەڵێت دوودانە بازیگەر دوودانە هاان لە سواری دوودانە ماشیندا کە بە سرعەت لە ناو جادەیەکی زۆر باریکە بە سەمتی یەکتر تێن ئەم دوو بازیگەرە ئەگەر بە سەمتی یەکتر بڕۆن یعنی ئەوە کە دەیان هەوێ ڕوویکردێکی هێرش گیرانەیان بێت و بە شەڕ ختم بێت وەلێ ئەگەر یەکێکیان دەرنەهایەت ممکنە فەرمانەکەی بچەرخێنێەوە لە جادەکە خارج بێ ئەو بازیگەرە بازیگەرێکی زەعیفتەیە کە گەرەکیە بە ئیستلاح هێرشەکان و قسەکان و نیازەکانی تەرەفی مقابڵی قبول بکە وەلێ تەفاوتی کە ئێستا هەیە من لەو مساڵی چاوتومە کە ئێستا ئێران ئامریکا و ئیسرائیل هانە ناو ئۆتۆمبیلێکی بارهەڵگیری گەورە کە بارێکی زۆر قورسێکی لە ناویایە وەکو قەتنامەکە وەکو ئسنەپەک وەکو نیرویەکی نظامی زۆر قەوی و ئێرانیەکانی دوانە ناو ماشینێکی ئۆتۆمبیلێکی سواریدا ئۆتۆمبیلێکی بچووکدا کە بە سەمتی یەکتر دەڕۆن ممکنە لە ناو ئەم بەرخوردا ئێران بتوانێت سەدەمە بدا لە سپەری ماشینە بارهەڵگیرەکە ممکنە بتوانێت لاستیکەکەی تایرەکەی بترەکێنێتەوە وەلێک ناتوانێت نابودیکە دەرحاڵێکی ئەو کەسانێکە لە ناو ماشینەکە دانیشتون لە ناو ماشینە بچووکەکە دانیشتون هەم گیانی خۆیان لە مەتەرسیدایە هەم ماشینەکەیان نابود دەبێت ئەمە دکتۆر الان وەضعیەتی ئەلانی ئێمڕۆی ئێران و ئامریکایە ئێران و ئامریکا و ئیسرائیلە ئێران ئەگەر بچێتە ناو مذاکرات بەم حاڵەتە ئێران دوو ڕێگەیە یا بچێ مذاکرات ئەدامە بدا کە ئەلعان وا لە مەوزعی زەعفە مەگەر بزانین تەکلیفی حملەکەی ئێران کە ئێستا کردوێتی بۆ ئیسرائیل چ دەبێت یعنی ئێران درۆنەکانی هەناردووە نزیکی 800 دانە درۆنی ئێران هەناردووە بۆ ئیسرائیل نزیکی 5 ساعتی تر دەگەینە ئیسرائیل و دوای ئەویچە موشکەکانی هایپرسونیک کاکە ئیسرائیل ئێستا دکتۆر ئیسرائیل هەر پێش ئێستا ڕایگان گوتی ئێمە ئۆپەراسیۆنی تێکدانی ئەو درۆنەکان لە دەرەوەی سینووری ئیسرائیلمان دەستی پێکردووە یعنی بەرامبەر بە ئەو ئێرشێکی ئاوها فراوان 100 درۆن کە لە دەرەوەی سینووری ئیسرائیل دێنە خارێ ئیران بۆچی ئیسرار لەسەر وەڵامدانەوەی سەربازی ئەکە لە حالەتێکدا لە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سەربازی نظامی لە باردۆخێکی لاوااستردایە
ئەوەیت لە حکمڕانانی ئێرانەشێ بپرسن لە ئێمەشی ناوێ بپرسن ئەوە ئێرادەیەکی سیاسی دەوێت کە تۆ یەک سری خواست لە ناو دیپلۆماسیا قبول بکەیت ئەو کەسانێکە لە ناو ئێرانە حکمڕانن ئەو دیدگایانە نییە ئەو بینایانە نیەکێ وای نەتەواشەی مەسائلەکە بکەن ئەوان شتێکە بۆیان مهمە شتێکە بە ناوی هویەتی نظامی جمهوری ئیسلامی ئێران ئەم هویەتە شەڕێکی هویەتیە شەڕێکی منفعەتی نییە شەڕێکی نظامی نییە بۆ ئێران شەڕێکی هویەتیە شەڕێکی وجودیە بۆ ئێرانیەکان بۆ نظامی جمهوریەتە دکتۆر هەم هویەتی نظام هەم مەشروعیەتی نظام بەم ئێرشانە و بەم شێوازی وەڵامدانەوە لە ناوخۆی ئێران لە نێو ناچێت؟